خاتو هانا ڕەزا چالاک لە بواری ژینگە لەسەر کار و چالاکیەکانی واروە هەوڵەکانی بۆ پاراستنی ئاژەڵ و بە تایبەتتر ئاژەڵی کێوی قسە و گفتوگۆ دەکەین. خاتوانە سڵاوت لێبێ. دەمەوێت سەرتالەوە پرسم خولیای بەڕێستان بۆ پاراستنی ئاژەڵی کێوی یاخود کارکردن لە بەشێک لە مرۆڤە بۆچی دەگەڕێتەوە؟ چۆن هەوڵتان داوە کار بۆ پاراستنی ئاژەڵ بکەن؟ ئایا لە ئێستادا پێویست بۆ لە هەرێمی کوردستاندا کار لەسەر ئەم بابەتە بکرێت بە تایبەتی خۆت وەکو خاتونێک؟ بەڵێ بەیانیتان باش، بەیانی بینەرانیش باش. زۆر سپاس بۆ بانگێشکردنەکەتان. لە ڕاستیە خولیای من ئەگەڕێتەوە بۆ وەکو هەموو کەسێکی تر، چکە ژینگە و گیانەوەری کێوی زۆر پەیوەستە بە ژیانی مرۆڤەوە. زۆر جاریش لە ڕاگەیەن و تەلەڤیزیۆنەکانە ناشنال جیۆگرافی ئەوانە سیرمان کردووە. من خۆم خولیایەکەم هەبوو بۆ دۆکیومنتاری یا با بڵێن دروستکردنی دۆکیومنتاری لەسەر ژیانی کێوی. بەڵام ئەو خۆتەزانی لە وڵاتی ئێمەیە بابەتێک نییە لە زانکۆیە فێرتکەن لەو بوارەیە ئەو پێتگەێنن. من خۆم چوومە بایۆلۆجی، علوم بایۆلۆجیم تەواو کرد لە زانکۆی سلێمانی، بەڵام هیچ بابەتێکمان تایبەت بۆ بوارە نەخوێن. لە 2008 ڕێکخراوی سروشتی عێراق یەکەم ڕێکخراو بوون کە لە بوارەیە کاریانە کرد بە شێوەیەزێکی زانستی با بڵێن. خولیەکەم زیاتر لەوە سەری گرت کە لە ڕاستیە شوێنێک هەیە کە ئەو کارە کرد کە من حەزم لێیە. بە هەر حاڵە دوایەوەی کە تەخەڕوجیشم کرد یەکسەر پەیوەندی بە ڕێکخراوی سروشتی عێراقەوە کرد. لە 2009 پەیوەندیم پێوەکردن. لە 2009 ئەوان پرۆژەیەکیان هەبوو کە تایبەت بوو بە کۆکردنەوەی داتا لەسەر هەموو بابەتەکانی تایبەت بە سروشت، ئیتر ڕۆک بێ، گیانەوەری کێوی بێ، باڵندەکان بێ. لەبەرەوەی زۆرێک لە تیمەکان ینی هەر لەو کاتەیە کاری خوانیانە کرد، هیچ کەسێک نەبوو کار لەسەر شیردەرەکان بکاوەی پێیانەڵێن گیانەوەرە شیردەرەکانی وەکو پڵنگ و حیوانە کێویان بزنە کێوی و ئەمانە. لەبەر من خۆم تەرخان کرد بۆەوە. لە دوایەوە 2 ساڵ دوایەوە ئێمە وەکو ڕێکخرا و چەند کامێرە تراپێکمان پێبەخشرا بوو. ئیتر ئەو بێ پرۆژەیەکیشمان خستە سەر پێ بۆ کۆکردنەوەی داتا لەسەر بزنە کێویەکانیان حیوانە کێوی. لەو کاتەیە تر کامێرەمان هەبوو. من ینی پێم باش بوو لەگەڵ تیمەکەشا کە ئەو کامێرانە دانین. هەتا و کاتش کە ئێمە لە 2011 بوو ئەمەی پێت ئەڵێم 2 ساڵ بۆ ئێمە خەریکی ئەوی داتامان کۆ کردو، چینە دێهاتەکان، ناوچەی نزیک دارستانەکان، ئەو ژینگە ئەو لادیانی کە لەوێ بوون. پرسیارمان لێکردن ڕاستیە زانست و ینی هیچ زانیاریەک نەبوو دەربارەی گیانەوەری کێوی بێجگە لە چقەڵ و ڕێوی ئەوانە ئەو هیچ کەسێکیش کاریتیان ناکرد. لەبەرش بابەتێکی زۆر تازە بوو. ئیتر من خۆلیان بۆ ئەوە بوو لە ئەنجامی قسەکانم کە پرسیارم لە خەڵکە کرد ئەوەنە داتا کەم بوو، ینی پێم خۆمم بۆ تەرخان کرد کە پێویستە کەسێک هەبێ کە زانیاری زیاتر کۆ بکاتەوە لەسەر ئەم بوارە کە بوارێکی زۆر گرنگە و لەسەر ئاسی جیهانیش زۆر بایەخی پێدرێ. لەبەرەوە ناکە بابەتێکی زۆر ئەوەیە ینی چوزانم پێی گەورە ئەبیاچی، بەڵکو لەبەرەوەی خۆی قورسایی و گرنگی زۆری هەیە، چکە ژیانی مرۆڤ بەسراوەتەوە بە هەموو دارستان و ژینگە سروشتەی کە لە دەور و بەرمانە بەناوی شێوە هەموو ئەو گیانەوەر و ڕۆک و پێکهاتانی کە لە ژینگەکەیە هەن. لەبەرەوە من خۆشم لەبووری بڕوام بۆەوە نییە کە تۆ پسپۆڕی لە هەموو بوارێکە ئەتوانی وەربگری، نە ئەبێت خۆت بدۆزیتەوە لە یەک خەتی تایبەتە بۆی پسپۆڕێکە زۆر باشتر بێت. خاتوانە دیارە لە ئێستادا گەر باس لە ئاژەڵە کێویەکان بکەین لە هەرێمی کوردستاندا تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەند ئاژەڵێک بۆ نمونەوەکو بزنی کێوی هەنێ بابەتی دیکە بە خەیاڵیاندا بێ، هیچ ئاژەڵێکی دەگمەن کە بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتیان بزانن کە لە هەرێمی کوردستانیە بوونی هەیە؟ بڵێ بەدڵنیاییەوە خۆی وەکوتم لە ساڵی 2000 لە پێش 2011 کە من بۆ لە ساڵ 2011 بۆ یەکەم جار تۆمارمان کرد کە پڵەنگی کوردستان لە عێراقا بوونی هەیە، چونکە هەموو داتاکانی پێش ئەوە هیچی داتایەک نەبوو کە سەلمان دەبێتی کە ئەو پڵەنگە لە وڵاتی ئێمەیە هەیە، بێجگە لە هەنێک داتایی ئەوە کە پشت پێ بەسراو نەبوو. لە دوای ئەوە ئیتر ئێمە لە ئەنجامی دانانی کامێرە تراپ یان ئەو کامێرە شاراوانی کە دای ئەنەی بۆ گیانەوە، چکە بەتایبەتی شیردەرەکان بەشەوە چالاکن و لەبەر ئەوەی ئەم هەموو با بڵێ شەڕ و شۆڕە بەسەر وڵاتەکەی هاتووە، لەبەرەوەی ڕاوکردن زۆر بووە. شتێکی ینی با بڵێ شەرمێکیان هەیە لە مرۆڤ کە خۆیان ئەشارنەوە بەتایبەتی لە شوێنێکە کە ڕاو زیاتر بکرێ سێرەکەی بە دەگمەن گیانۆرەکان ئەتوانێت
بەچاو ببینێ لەبەر ئەو کامێرانە یارمەتیمانین بۆی بە ئاسانی بزانین چ جۆرە گیانەوەرێک لەو ناوچەیە هەیە و خۆشبەختانە ئێمە لە دوای پڵنگیشمان تۆما کرد چەندها جۆری گیانەوەری تریشمان لە ئەنجامیەوە تۆما کرد ئێمە هەتا ئێستا لە جۆری شیردەرەکانت بۆ باس بکەم بە تەنها 16 جۆر لە جۆری جیاواز لە شیردەرمان هەیە ئیتر هەر لە پڵنگەوە بێکە لە سەروی هەڕەمی خۆراکیەوە هەتا گۆشتخۆرەکانی تری وەکو پشیلە کێوی دوو جۆر پشیلە کێویمان هەیە بۆ نمونە بێجگە لە لینکس کە ئەویش هەر لە جۆری پشیلەکانە لە گورگ و چەقەڵ و ڕێوی ئەوانە کە با بڵێن خۆمان زیاتر ئاشنایان بووین بە حکمی ئەوەی لە وڵاتی ئێمە ئاژەڵداری ئەوە کراوە زۆرێک لە ئاژەڵدارەکان تۆزێک ناکۆکیەکیان هەیە لەگەڵ گورگ و چەقەڵ و ڕێویە لە بەروەی ئاژەڵەکانیان نەخۆن بەڵام زۆرێکی تر لە گیانەوەری ترمان هەیە کە لە ڕاستیە لەسەر ڕێگی ڕۆک و ئەوانە ئەژین زۆرێکیان گۆشتخۆر نین با بڵێن ئەوانش هەر زۆربەی کات بە شەوا دەرکەون وەکو سوچەڕ وەکو چالاکە کە لە زۆرێک لە ناوچەکانە هەیە بەداخەوە سوچەڕ بۆ نمونەیەکێکە لەو گیانەوەرانی کە زۆر بە لێشاو ڕاوە کرێ خەڵک گۆشتەکەی خوا ینی هەموو هیوایەکمان ئەوە بۆ کە ئێمە لە جامیم کارانەمان وەکو چالاکوانی بوارەکە بڵاوکڕی هوشیاریە لەسەرەوەی کە ئێمە لە دژی ڕاو نین ینی ڕاوچیەکان دوژمنی ئێمە نین بە پێچوانەوە ئێمە لەگەڵەوەیان کە ڕاوێکی بەرپرسانە بکرێ و کەسانی کە ڕاوەکەن ئەوە لە بەرچاو بگرن کە زۆرێک لە گیانەوەرەکانمان لە ئێستاە لە ژێر مەترسی لە ناوچوونان و بێجگەلەوەی ئێمە هیچ داتایەکمان لە بەردەستانیە تا پێمان بڵێ ئەم گیانەوەرە زۆرە باڕاویکەین ئەم گیانەوەرەکەم باشە بەپێ ئەو گەڕان و بە دوواداچوونانی کە لەم بوارە کراوە بە دیاریکراوی ئەو ئاژەڵانەی کە ئەو ئاژەڵە کیویانی کە مەترسی لە ناوچوونیان لەسەر و لە هەرمی کوردستان بوونیان هەیە گەشتونەتە چ دەرەنجامێک؟ بەڵێ زیاتر خۆی بۆ ئەوی بگەیت ئەو دەرەنجامانە پێویست بە داتای باوەڕ پێکراو هەیە داتای باوەڕ پێکراویش ئەبێت بە ڕێگەی زانستی کۆ بکرێتەوە بە ڕێگەی زانستی شیکاری بۆ بکرێت ئەنج ئەگەیتە دەرەنجام چونکە زەحمەتە بۆ نمونە بە چاوسیریکەی بڵێ باشە بۆ نمونە لە سەردەمانێکە لە قەراخ بزنی کێوی کەمتر بوو ئێستا خەڵک ئەڵێن زیاتری کردووە بەڵام بۆ من وەکو کەسێک کە لە بواری زانست کارەکەم هەرگیز ناتوانم بگەم بەو دەرەنجامە ئللا ئەگەر بە پێداتایەکی دقیق ئەو قسەیە نەکەم چونکە زۆر هۆکار هەیە کە ئەکرێ وا بکە ئەم بزنانە زیاتر ئەکەونە بەرچاوی تۆ ڕەنگە هی ئێوە بێ کە سەردەمانێک هیچ کەسێ بە دوای گیانەوەرێکیوە نەئەگەڕا لە ئێستا ژمارێکی زۆر لە خەڵک بەدوایە ئەگەڕێن ژمارێک زۆر فۆتۆگرافەر و ئەوانەمان هەیە کە حەزی خولیان هەیە بۆ تۆمارکردنی ژیانی کێوی و زۆرێکیش لە خەڵک ئێستا درکیان بۆ کرد و کامێرە تراپ هەیە کامێرە تراپ ئەکردن و دای ئەنێن و جۆرێک ژمارەیەکی زۆر گیانەوەریان بۆ دەرەکەوێ بزنی کێوی زیاترەکەوێتە بەرچاویان لە قەرەداغ بۆ ژمارێکی زۆر لە کامێری چاودێری دانراوە ئەو پیتیزیەتەکان کە زۆرێک لە بزنەکێوەکان زیاترەکەونە بەرچاو و ئەم ڤیدیۆانە بڵاوکرێت و خرێتە بەچاوی خەڵک وا ئازانێت کە ژمارەیان زیای کردو بەڵام بۆ خۆمان ئەگەر بین با بڵێ من بۆ ماستەرەکەم تحلیلێکی ئەوەم کرد کە لە قەراخ و بۆ نمونە منتیقی دەربەنیخان و ئەوانە بەپێی کامێرە چاپەکانمان ژمارەیان زۆر لەوە کەمتر بوو کە خەڵک پێشبینیەکە لەبەرەوە ئەبێت پشتبەسی بە داتای دقیق باشە کەواتە پشتبەستن بەو داتایانە قورسە ئەو داتانە ئێستا لە هەرێمی کوردستان با بڵێن شوێنێکی تایبەت بەوە هەیە کاتێک کە تۆ بە تایبەت بۆ ماستەرنامەکە لە ڕێکخراوێکی هەڵشێوە کار دەکەی بتوانی داتاوە بگیری لەبەری بگیتە دەرئەنجامێکی دروست کە خۆتان باوەڕتان پێی بێ؟ لە وڵاتی ئێمە خۆشببختانە ئێستا تۆزێک گۆڕاوە ژمارێکی زیاتر لە خەڵک کار لەسەر بابەتەکەکەن بەڵام بەداخەوە ئەوەی کە من باسیەکەم لە ڕووی زانستیەوە هیچ کەسێک لە ڕووی ئەو زانستەوە کار لەسەر کۆکردنەوەی داتا ناکات چونکە کاتێک کە تۆ باسی زانستەکەیت ئەم زانستە ئەوەنە پێشکەوتووە ئێستا ئەتوانیت لە ڕێگەی هەنێک بابەتی سۆفتوێر و مۆدلینەوە کە ئێمە پێڵێن ئەو داتانی کە هەتا ئەو مۆدلینە پێت ئەڵێ ژمارەی یان با بڵێ چڕی دابەشبوونی ئەو گیانەوەرانە چییە ئەکەوێتە سەر جۆری داتاکی کە تۆ ئەتەوێت من بۆ ماستەرنامەکەم پشتم بە داتاکانی خۆم بەست لە ڕاستیە لە کاتێکا کە قسەم لەگەڵ سەرپەرشیارەکەم کرد پێم وت کە من ژمارێکی زۆر لە داتام هەیە کە لە ڕێگەی کامێرە چاپەکانەوە چەند ساڵم خۆم کۆیەکەمەوە کارم لەسەر ئەوە کرد ئەگەر خەڵکی تربیەوێت لەسەر هەما کاریش بێ بێن بۆ لای من چونکە من داتاکان لاوەچ من تەنها کەس بم بۆ نمونە لەو بوارەیە ئەو داتایانم لە بەردەسا بێ هۆکاریش چییە بۆ نمونە کە تۆ لە ڕووی زانستیەوەینەکەی ئەبێ هەنێک شتێ لە بەرچاوی بگری بەتایبەتی لەو کاتەیە کە تۆ داتاکە کۆکەیتەوە ئەبێ هەموو ئەو شتانەوە لە بەرچاو گرت بێ بۆ ئەوەی زانست یا با بڵێن ئەو دەرەنجامی کە پێگەیت کەمترین غەڵەتی تیابێ کەمترین خەوشی تیابێ
چونکە هەموو داتایەکی زانستیە هەموو پەیپەرێکی علمی کە بڵاوە کرێتەوە بڕێک لە هەڵەی تایە بەڵام ئایا تۆ تا چنێک لە بەرچاوت گرتو کە کەمترین هەڵا لە زانستەکەتە هەبێ لە توێژینەوەکەتە هەبێ لەبەر ئەو توێژینەوەی لە ئێستا لە وڵاتی ئێمە بڵاوە کرێنەوە بەداخەوە زۆرێکیان پشتە بەستێ بە پێشبینی ئەو کەسی کە ئەینووسێ یان ئەو کەسی کە خۆی چۆن ئەو داتانی بینیەوە ڕسمێکی گرتووە و ئەیکا بە توێژینەوە ئەمە لە ڕاستیە توێژینەوەی زانستی پێناوترێ بابەتەکە زۆر لەوە قوڵترەکە بابەتێکی هەر ئاوا بۆ نمونە تۆمارێک بکەیت و ناوی توێژینەوە. بەڵێ خاتوهاناوکو کۆتا پرسیار دەمەوێت بکەم دیارە ئەرکەکەی ئێوە جگە لە کۆکردنەوەی داتا پاراستنی ئاژەڵ وەرەوە دەرخستنی جۆرەکانیان لە ژینگەی هەرێمی کوردستاندا ڕەنگە بەرکەوتنێکتان لەگەڵ ڕاوچیەکاندا هەبێ لە ئێستادا چۆن کار لەسەرەوە کراوە ڕاوکردن لەسەر ئاژەڵی دەگمەن بە تایبەتی و ئاژەڵانی مەترسی لە ناوچوونیان لەسەر کەم بکرێتەوە هۆشیارەکان بۆ ڕاوچیەکان و هاوڵاتیان چۆن کاری لەسەر کراوە دەکرێت بڵێ گەیشتوونەتە خۆناغێکی باشتر لە ئێستادا ڕاوکردن کەم بۆتەوە؟ لە هەرێمی کوردستانە ئێمە ڕێنماییەکەمان هەیە ئەو ڕێنماییە چەند ساڵێک با بڵێ پێداچوونەوەی پیاکرێ ئەو ڕێنمایی کە ژمارە 2021 وابزانم تازەیان کردەوە ڕێگەنایەت بە هیچ شێوەیەک گیانۆرە دەگمەنەکان ڕاو بکرێن و لیستێکیشی داناوە کە و گیانۆرانە سزاکانیان چەنە بۆ هەر کەسێک کە ڕاویانەکە بۆ هەردانەیەک بەڵام ئەوەی کە تا چ ڕادەیەک ڕاوکەمی کردووە بەداخەوە ڕاوکەمی نەکردووە ناوچە بۆ ناوچەش فەرقەکە لە کوردستانە هەنێک ناوچە هەن خەڵکی ناوچەکە خۆیان هەست بە بەرپرسیارەتیەکەن بەرامبەر بە گیانۆر و سروشتی ناوچەکەیان ئەی پارێزن هەنێکی تر ڕەنگە لە بە هۆکاریەوە بێ کە بڵێ گوندی خۆمانە یا شوێنی خۆمانە ڕێگە ناین خەڵکی تر بێت ڕاو لە ناوچەکەمانە بکە ڕەنگە خۆیان ڕاو بکەن بۆ نمونە بڵێ حەقی خۆمانە خۆمان ڕاو بکەین ئەمانە هەمووی هەنێک هۆکارن کە دەوری هەیە لە بابەتەکەی بەڵام ئێمە وەکو با بڵێن ئەوانی کە لە کار لەسەر پاراسی ژیانی کێویەکەین ئەومان نەکردو بە ئامانج کە دژاتی ڕاوچیەکان بکەین بەداخەوە تۆزێک وەکو با بڵێن دژاتیەک هەیە لە بینی حکوومەت و ڕاوچیەکانە هەمیشە چونکە حکوومەت ئێوێ سزاکان جێبەجێکار ڕاوچیەکانیش پێیان قورسە کە حکوومەت وەکو با بڵێن دوژمنێک سەیریانەکات لە ڕاستی ئەمە ئەمانەوێت هەڵێکی هاوسەنگ با بڵێن بدۆزینەوە ڕەش و سپی نەبێ با ڕەساسی بێ ئەوی شوەیە کە چۆن کار لەگەڵ ڕاوچیەکانە بکەین بۆ ئەوەی بە هەڕەمەکی ڕاو نەکەن بەڵکو بە زانستیانەتر ڕاو بکەن کە ئەوەش بۆ خۆی قورسە چونکە ڕاستیە ئەو ڕاوچیانەمان زۆر کەم بۆتەوە یان زۆر کەمە کە ئەسڵن ئەزانن ڕاو بکەن چونکە ڕاوکردن خۆشی هونەری خۆی هەیە دەستەکانە خۆش بێ مێ دەکەین بگیتە ئەو ئەنجامیکەوە خۆت و ڕێکخراوەکە دەتانەوێت زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ هانا ڕەزا چالاک لە بواری ژینگە